ئایدز یەکێکە لە نەخۆشیە مەترسیدارە بێچارەسەرەکان کە ساڵانە ژمارەیەکی زۆر کەس لە جیهان بەهۆی ئەو ڤایرۆسەوە گیان لەدەست دەدەن. بەپێی ئامارێکی وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستانیش بێت ڕێژەی توشبووان بەو نەخۆشیە ترسناکە لە کوردستان لە بەرزبوونەوەدایە. بە جۆرێک تەنها لەم ساڵدا 29 حاڵەت تۆمار کراوە کە 23یان بیانی بوونە و 6یان کوردن. لە ساڵی 2018 تەنیا 6 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کەمی بەرگری لەش و نەخۆشی ئێدز لە هەرێمی کوردستان تۆمار کراوە و لەگەڵ 23 حاڵەتی تری بیانیەکان لە چوارچێوەی پرۆگرامی کۆنتترۆلی نەخۆش ئێدز لە هەرێمی کوردستان ئێمە بەشێک لە پرۆگرامەکەمان بریتە لە ئەنجامدانی پشکنین بۆ هەموو ئەو بیانیانی دێنە هەرێمی کوردستان لەو ساڵدا 23 حاڵەتیش لە نێو بیانیەکان هەبوون کاوانە هەمووی ڕاستەوخۆ ڕەوانی وڵاتانی خۆیان کراونەتەوە بەمەش بەو 6 حاڵەتەی ناوەخۆ کۆی گشتی ئەو کەسانەی کە هەڵگری ڤایرۆسی کەمی بەرگری لەش و نەخۆشی ئێدزن لە هەرێمی کوردستان لە ساڵی 86 کە یەکەم حاڵەت تۆمارکرا تا ئەمڕۆ 32 حاڵەتمان هەیە کە لە هەرێمی کوردستانن ئەوانە لەژێر چاودێری پزیشکی پاراستنی تەندروستیدان. نیشانەکانی توشبوون بە ڤایرۆسی ئایدز لە دوای 3 تا 6 هەفتە دەردەکەوێت کە بریتین لە بەرزبوونەوەی پلەی گەرمای لەش و کەمبوونەوەی ئارزووی خواردن و سکچون و کۆکەی وشک و دروستبوونی ماکی سوور و پەمەی لەسەر پێست و هەوکردنی ناودەما. هاوکات ڤایرۆسی ئایدز بە چەند ڕێگایەک دەگوازرێتەوە گرنگترینیان خوێن و سێکس و بەکارهێنانی کەلوپەلی توشبوو بە ڤایرۆسەکەیە و لە دایکەوە بۆ کۆرپەلەش دەگوازرێتەوە کاتێک لە سچی دایکیدایە. ئەو نەخۆشیە ڤایرۆسیە تەبیعی بە خۆی خوێنەوە نەقل دەبێت لە یەکێکی توش بوو لە بۆ یەکێکی ساغ لە ڕێگای یەک هەر شتێک عملی خین گواستنەوە تێدا هەوی دەبێت دەگوازرێتەوە بەکارهێنانی موسی بەکار هاتوو لەلایەن شخصێکی تر توش بوو نینۆکبڕ ئەگە شخصێکی توش بوو بەکاری بینی بە ڕێگای سێکسەوە دەگوازرێتەوە هەروها بە ڕێگای دەرزی مەفەن زۆر جار لە وڵاتان لە خۆشبەختان لە لایمە نییە شتە کەمە ئەوانەی کە مدمنی دەرمان و مادەی هۆشببرن کە بە دەرزی لێکدی دەبین یەک دەرزی بەکاردێنن لە بۆ چەند کەسێک ئەوە دەبێت هۆی گواستنەوەی ئەو گرێ کۆمەڵایەتی و دەرونیەی بەهۆی تێنەگەیشتن لە ئایدز دروست بووە وای کردووە وەکو پێویست حاڵەتەکانی ئایدز لە عێراق و کوردستان دەستنیشان نەکرێن و بۆیە پێدەچێت جگە لەو ئامارانەی کە ساڵانە وەزارەتی تەندروستی دەیان خاتە ڕوو چەندین هەڵگری ڤایرۆسی توشکەری ئایدز هەبن کە بەردەوام نەخۆشیەکە بۆ کەسانی دیکە بگوازنەوە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.